هیوادارم یەکێتی مامۆسایانی کوردستان پابەندی بەڵێنەکەی خۆیان بن. ئەویان لە چاوەڕوانەکەین کە یەکی نوێیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان داناوە ئەگەر یەکی نۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەو داواکاریانی ئەوانی نانەوە کە گونجە جێگەی تۆمۆحی مامۆستایان نەبێت، بەڵام بەلانی کە وەڵامی ئەو داواکاریانی ئەوانی نایەوە ئەو هەڵوێستەی کە بەتەمان بەنیازن ڕای بگەێنن هەڵوێستی خۆیان ڕابگەێنن هەر جۆرە هەڵوێستێک کابێ بە فشار بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان. من پێم وایە یەکێتی مامۆسایانی کوردستان ئەگەر لەقەکانی هەولێر و دووهۆکی لەگەڵا بێت ئەتوانێت زۆرترین فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان دروستکە. ئاواتە خوازین یەکێتی مامۆسایانی کوردستان پابەندی بەڵێنی خۆیان بن و ئەویان لە چاوەڕوانەکەین کە پابەندی بەڵێنی خۆیان بن و بەڵێنەکان بەرنە سەر کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەم بەیاننامەیانەوە کە ئەم بەیاننامە ئەگونجێ داواکاریەکانی مامۆسانی سەڵەسەوی لە خۆی نەگرت بێ، بەڵام ئەگەر وەڵامی ئەم بەیاننامەیەشی نەیانەوە هەڵوێستی خۆیان ڕابگەێنن. هیواخوازین حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکانی مامۆسایان بەگشتیەوە بێت. ئەگەر ئەو داواکاریانی یەکێتی مامۆسایانیش بێ وەکو ئاماژەم پێیات ئێمە دەستخۆشی لە هەر هەنگاوێکەکەین کە خزمەت بە پرۆسەی پەرۆدە و مامۆسایان بکات. مامۆسایان عاشقی بایکۆت نین، هەرچەند ئەو داواکاریان لە ئاستەمۆح و داوا و داواکاری مامۆسایانە نین، بەڵام ئومێدمان وایە هیواخوازین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دڵسۆزی پەروەردەیە و ئەگەر بەجددی لە خەمی پەروەردایە و ئەگەر ئێم وڵاتە بەرەو هەڵدێر نەڕوا کاتی مزایدا قسە ئەم هەموو ئەمانە بەسەر و کاتی کاری عملیە بەدەم داوا و داواخوازی و داواکاریەکانی مامۆسایانەوە بێت.